هونەرمەندان لە ناوچەی کۆڵن و باون لە ئەڵمانیا بیرۆکەی ڕێخستنی گەلەریەکیان داناوە کە بە لێخوڕینی ئۆتۆمبیل لە پارکێکی ئۆتۆمبیل لە ناو فڕۆکەخانە کارەکانی خۆیان نمایش دەکەن. ئێمە بیرۆکەیەکمان بۆ هات کە چۆن دەست بەوە بکەین لە کاتێکدا لە فڕۆکەخانە چەندین عەرەبانی دەستیمان بینی بەرزن کە یارمەتی ئەوە دەدەن ئەوانەی سەردانی پێشانگاکە دەکەن بتوانن لە ناو ئۆتۆمبیلەکانیانەوە سەیری تابلۆکان بکەن. 300 عەرەبانی دەستیمان لەلایەن فڕۆکەخانەوە پێدرا. ئەوانە وەک ڕاگرێک لە پشت تابلۆکان بەکاردێنین. وێنە گەورەکانیشمان وەک شێوازێکی کۆن لەسەر زەوی داناوە. ئێمە زۆر دڵخۆشین کە توانیمان ئەم کارە بکەین. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و خۆبە دوورگرتن لە تێکەڵبوونی کۆمەڵایەتی فڕۆکەخانەی کۆڵۆمبان شێواز و کللتورێکی تری وەرگرتووە لەگەڵ 50 هونەرمەندی وێنەکێش و نزیکەی 300 کەسی تر کە کاری هونەری تێدا دەکەن لە ناویشیاندا وێنەکێشان و پەیکەرتاشی هەیە. بە بڕوای من ئەمە بیرۆکەیەکی زۆر جوانە. هەتا ئەگەر بە پێ سەردان بکەی خەڵ خۆیان لە یەکتر بە دوور دەگرن. دەنگ و ڕووناکی ناوپارکەکە نیشانی دەدات کە میوانان بە ئۆتۆمبیلەکانیان سیرکردنی چەندان لەم پارچە تابلۆیانە تێدەپەڕێنن کە لەسەر عەرەبانە دەستیەکانی فڕۆکەخانەکە دانراون و نمایش کراون. سەردانیکاران و میوانەکان پێشوازیەکی گەرم لەم ئەزمون و کارە نوێیە دەکەن بە کارێکی تەواو جیاواز دەیبێنن. من زۆربەی جار کار لە فڕۆکەخانەدا دەکەم هەروەک هاوپیشەکانم ئەوانەی کە لە دوای ئێمەوەن بیرۆکێکی زۆر جوانیان دۆزیەوە بۆ ئەنجامدانی کارێکی لەم جۆرە. بە بڕوای منیش ئەمە کارێکی زۆر جوانە. ئەوە بە تەواوی جیاوازە. لە دوای 6 هەفتە لە داخستنی زۆربەی شوێنەکان و قەدەغەکردنی هاتوچۆ ئەڵمانیا بەم دوایانە مۆزەخانە و گەلەریەکانی کردوتەوە. بەڵام پێویستە دەمامک بەکار بێت و پەیڕەوی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی بکەن و ڕێنمایەکان بپارێزن.